خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. چەند ڕۆژێکی تر جارێکی تر گەڕێکی تری هەوڵەکان بۆ پێکهێنانی سێسەرۆکایەتیەکەی عێراق دەست پێ دەکاتەوە. لە ئێستادا وێڕای ئەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان لە ململانەیەکی تند و ڕکەبەرێکی توندی سیاسیدان یەک ریزیەکی ئەوەتۆ لە ناو ماڵی شیعەدانیە وە کوردیش بە تایبەتی یەکێتی و پارتی نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتنێک. هەردووچیان بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندیدیان هەیە. ئەوەی کە لە ڕووکەشدا دیارە تۆکمە بێت سونەیە بە تەقەدوم و عەزمەوە توانیویانە خۆیان یەخەن، بەڵام ئەمە کۆتایی یاریەکە نییە. وەک عورفێکی سیاسی هەمیشە دەوترێت کە وڵاتە ئیقلیمیەکان ڕۆڵیان هەیە لە عێراقدا و ئەیانەوێت لە دەرەوەی حەوشەی ماڵەکانیان بتوانن ڕەنگڕێژی خۆیانی لەسەر بێ. ئێران لە ماوەی ڕابردوودا کاریگەری هەبووە لەسەر سیاسەتی عێراقیدا و لەسەر پێکهێنانی سێسەرۆکایەتیەکەدا. لە ئێستادا بێدەنجێک وێڕای ئەوەی کە چەندین جار شاندی ئێرانی هاتۆتە عێراق و لەگەڵ لایەنە سیاسیەکان جگە لە سونە کۆبۆتەوە، بەڵام بێدەنجێک بە ئێرانەوە دەبیندرێت، بە تایبەتی لەوەی کە هەنگاوەکان بۆ ئاراستەیە کە ئەو ڕێکەوتنەی لە نێوان سەدر و حەلبوسی و پارتی کراوە پێدەچێت ئێرانیەکانی نیگەران کردبێت. ئایا کۆتایی یاریەکە چی دەبێت؟ ئێران ڕۆڵی چی دەبێت؟ ئێران چی دەوێت لە عێراق؟ هەڵبەت وڵاتانی تریش ڕۆڵیان هەیە. ئەم شەو لە ڕێگەی شارەزایەکی کاروباری ئێران لە تەهرانەوە بەڕێز نازم دەباخ گفتوگۆی ئەو بابەتە دەکەین. هەڵبەتە پۆستی فەرمی بەڕێزیان وێنەری حکوومەتی هەرێمە لە تەهران، بەڵام لەم بەرنمەیە وەکو شرۆفەکار و شارەزایەکی پرسی ئێران گفتوگۆی لەگەڵەکەین. مامۆستا نازمم کاتت باش، سڵاوت لێبێ. ئەمەوێ خوێنەوەی جەنابەت بزانم. سوپاس دەکەم. خوێنەوەی جەنابەت لەسەر ئەو پرۆسە سیاسی کە وا دەرەکەوێت کە بەرێک کە سەدر و حەلبوسی و کە سونەکان و پارتی لە ناو کووردا و بەرەیەکی تریش کە هەرچەندەوان لێک تێگەیشتنێکیان نیە، بەڵام کەوتونەتە بەرامبەرە و بەرەیەوە. بۆ ئێران چی گرینگە لە عێراق؟ من پێم وایە زۆر لە بابەتەکان کە باسی لێ دەکرێت هەندێکیان دووبارەکردنەوە چەندبارەکردنەوەیە، چونکە گرنگی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق هەمیشە دەگەڕێمەوە بۆ ئامۆژگاریەکی جەنابی مامجەلا لە ڕۆژی یەکەم کە ئێمە هاتوونێتە ئێران وەکو نوێنەری یەکێتی دوایژی حکوومەت. هەیگوت ئێمە مەحکومین بە جوگرافیە کە ئەو جوگرافیە مەرجەکی دوور درێژمان هەیە لەگە ئێراندا، بۆیە ناکرێت فەرامۆشی ڕۆڵی ئێران بکەین لە چاکە لە خراپە. بەڵام بە پێی ڕابردوو هەمیشە کۆماری ئیسلامی ئێرانی ڕۆڵی هەبووە لە پشتیوانیکردن، دەتوانم برێم لە هەموو ئۆپۆزیسیۆنی عێراقی هەتا دەگاتە سەر حیزبی کۆمۆنیستی عێراقیش. دیارە کۆماری ئیسلامی ئێرانی لەو گرنگیەوە سێری هەرێمی کوردستان و عێراق دەکات کە کورد وەکو پێکاتەیەک کە پێکاتوە لە چەند ئەحزابێکیش ڕۆلێکی گرنگی هەیە لە ڕاگرتنی بەڵانسی بەینی سونە و شیعە. واتە هەمیشە گرنگی پێداوە بەرەچاوکردنی ئەو بارودۆخی کە هەش بۆ زۆر داری وایە فەرامۆشی ئەو بەرزوو نزمێکردێت لە پەیوەندەکانی خۆیدا کە هاتوۆتە پێشێت تەنها لە پێناوی ئەوەی کە بتوانێت ئەو هاوپەیمانیە ئەو دۆستیە ڕابگرێکە لە بینی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانیە. بۆیە پێم وایە ئێران من بە بێدەنجی نابینم، بەڵکو ممکنە بە شێوازێکی تر لە جاران ڕۆڵی هەبێ، دەوری هەبێ لەوەی لە عێراق تەبایی هەبێ، یەکسانی هەبێ، یا با بڵێن بە شێوەی مەبدا کۆنەکە سازان و تەوافق هەبێ تا کەمترین کێشە هەبێ لە عێراق. چونکە کێشە لە عێراق و لە هەرێمی کوردستان کێشەیە بۆ کۆماری ئیسلامی ئێرانی، واتە باری ئاسایش ئەمنی هەرێمی کوردستان و عێراق ڕنگدانەوە شێوێ بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. بۆیە من پێم وایە بە هێواشی بە زیرەکی دەوری خۆی دەبینێ لە هەوڵدان بۆ چارەسەرکردن و نزیکردنەوەی لایەنەکانی عێراق و هەرێمی کوردستان. بەڵێ مامۆستا نازم، مەسەلەن ئێستا لە ناو ماڵی شیعەدا
ئیتاری تەنسیقی هەیە و بەرەی مقتەدا سەدر هەیە. مقتەدا سەدر کە لێکتێگەیشتن و یان ڕێکەوتنێکی لەگەڵ حەلبوسی و پارتیدا هەیە داوای حکوومەتی زۆرینە دەکات و باز دەکرێت کە بەشێک لە بەشدارانی ناو چوارچێوەی ئیتاری تەنسیق زۆر لە ئێرانەوە نزیکن، ینی ئێران بۆ ئەمە مەسەلەن چاوپۆشی دەکات یاخود چۆن سەیری ئەو مامەڵەیەی سەدر دەکات. دەکرێت ئێمە هەڵسەنگاندنێکمان هەبێ بۆ هەموو ئەو لایەنانەی کە یەکیان گرتۆ بە ناوی زۆرینەی نیشتیمانی. من ناتوانم ناوی لێ بنێم یەکگرتنێکی زۆرینەی نیشتیمانی، چونکە هیچی بەدەر نییە لە دەستێوەردانی دەرەچی کە چۆن توانیویانە سونە یەخەن، چۆن توانیویانە ئەم هاوپەیمانیە دروست بکەن. چونکە مەسلەی مقتەدا سەدر و جەماعەتەکەی لەگە مەسلەی سونە و لەگە مەسلەی برادەرانی پارتی هەموو ئەوانە هەر یەکە بەشێکن لە پێکاتەی ئەو شوێنێک کە تەمسیلی دەکەن. ئەوان بەشێکن لە کورد، مقتەدا بەشێکە لە با بڵێن شیعە و هەروە حەلبوسی و مەجموعەی میشعانجەبوری و خەمیس خەنجەرش بەشێکن لە سونە. ئەمانە هەمویان بە ناوی زۆرینە بۆ پشتیوانیکردن کە ئەیانەوێ ڕۆل بدینن بەرەکەی تر کە دەبینێتەوە لە چوارچێوەی هەماهەنگی پێکەوە کە ئەو مەجموعە زۆرینەیە لە ڕووی جەماعەت بەڵام کەمینەیە لە ڕووی کورسەکاندا. ئێران لەبەر ئەوە نایەوێ لایەک بخوا، بۆیە لە هەوڵی ئەوەدا ئەبێ بۆ ئەوەی ماڵی شیعە یەک بخات یاخود هەمووی پێکەوە بەشدار بن. من پێم وایە تا ئێستا هەنگاوەکان بەرەو ئەوە دەڕوا کە چوارچێوەی هەماهەنگی لێک نەترازێ و بتوانن لە ڕێگای وتوێژ و گفتوگۆ سازان بکەن، ڕێککەوتن بکەن بۆی بەشداری لە هەڵبژاردننی حکوومەتی تازە بکەن و هەروەها لەلایەن کوردیشەوە دیسان هەمان ئامۆژگاری هەیە کە پێویستە کورد پێکەوە تەبابی ڕێک بن و بە یەک کاندید واتە بە یەک بەربژێر بچنە ناو شێبرشی هەڵبژاردنەوە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار. مامۆستا نازم پێت وایە ئێران بێ ئومێد بۆ لەوەی کە سەدر و چوارچێوەی هەماهەنگی بگەێنێتە دەرەنجام و نەتیجەیەک بۆی لە یەکتریان نزیکاتەوە یاخۆت هەوڵەکان بەردەوامن؟ من پێم وایە لە مەزهەبی ئێرانی دانیە بێدەنگی و دەستبەرداربوون و واسینان، بەڵام پێویستی بەوە ئەبێ زۆر جار شێوازی خۆی بگۆڕێ لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر، چونکە ئەگەر بێت و ئەمە سەرکەوتوو بێ بۆوە دەرنانی مەجموعەی چوارچێوەی هەماهەنگی پێم وایە بە زەرەری کۆماری ئیسلامی ئێرانی بگەڕێتەوە، خۆشیان وای دەبینن. بۆیە لە هەوڵدان لە چوارچێوەی یەخستنی ماڵی شیعە یا لە چوارچێوەی ڕێککەوتن بۆ حکوومەتێکی لە ڕێگای تەوافق و سازان پێکەوە و ئەو کاتە کۆماری ئیسلامی ئێرانی ممکنە بێدەنجی لێ دروستێ، بەڵام ئەوەی من هەستی پێ دەکەم نەخێر کۆماری ئیسلامی ئێرانی لە هەوڵی بەدەوام هەیە و هەمیشە شاندەکانیشی ئەم لە هەرێمی کوردستان هەن ئەم لە بەغدا. زۆر باشە، باز لەوە دەکرێت کە مقتەدا سەدر هەوڵێکی داوە کە لە ناو چوارچێوەی هەماهەنگی چەندلایەنێک بەشداری پێ بکە و لێکتێگەیشتنێکیان لەگەڵ بکات. ئەمە پێت وایە سەردەگرێت و یان دەگاتە دەرەنجامێک یان دەگاتە نەتیجەیەک کە مالیکی یان بەڕێز نووری مالیکی دوور خراوەتەوە لەو لێکتێگەیشتنە. پێت وایە ئەمە دەرەنجامێکی دەبێ یاخود دەبێ هەمویان بەیەکەوە بن؟ من پێم وایە هەموو هەوڵ کۆشتەران بۆوێ هەمویان پێکەوە بن، چونکە کێشەکە لەوەیدایە ئەو فەرهەنگی سیاست و پێکاتی زۆرینەی پەرلەمانی عێراق و حکوومەتێکی زۆرینە بتوانێت حکومڕانی بکات لە عێراق زۆر دوورە لە واقعەتێکە لە عێراقدا هەیە، چونکە دوو بەران هەر بەرەیان بە شێوازێکە لایەکەی تر بە درێژایی تەمەنی حکوومەتی تازای عێراق یەکتریان تاوانبار کردیان، چونکە حکوومەتی زۆرینە بەوەی کە پێکاتەیەک بەشدار بکە پێکاتەیەک بەشدار نەکە، پێم وایە پێویستی بە دەستورێکی هەمیشەیی ئەو تۆ هەیە وەکو لە ئەوروپا کە بتوانن لە پرۆسی دیموکراسیەتدا دەستاو دەست بکەن لە دەسەڵاتدا، نەک هەر یەکێک لە پێشەوە برێ من حکوومەت تەشکیل دەکەم فلانم ناوێ. پێویست بەوە دەکا هەر کەسێک تا دوێنێ بەشداری پرۆسەی سیاسی بووە لە عێراقدا و حتا دەتوانین برێن بەشداری خەبات و تێکۆشانیش بووە لە ڕوخانی ڕژێمی گۆر بەگۆر، ناکرێت تۆ لە دەسەڵاتی زۆرینەی خۆت بڵێ من ئەولایانم ناوێت.
پێویستە لە چوارچێوەیەکدا بتوانن لێک نزیک بنەوە تاوان ئەو بڕیارە یا ئەو ڕایە بۆ کوردش هەر هەماش بەڵێ لەسەر کورد پرسیارم دەبێت مامۆستا مەبەستم زیاتر شیعەیە قسەیەک هەیە بەڵێ مامۆستا نازم قسەیەک هەیە کە باز لەوە دەکرێت ئەو لێک تێگەیشتنەوە ڕێکەوتن نامەیە کە هەیە بەشێک لە شیعە و بەشێک لە کورد و بەشێک لە سوننا یان هەموو سوننا ڕنگ ڕێژەکەی لە ئیماراتەوە کراوە کۆمەڵێک وڵاتی تری قلیمین ئەمە و هەنگاوەکانیش و ینی تەنانەت لێدوانەکانیش و بەو ئاراستەیەن کە حکوومەتی زۆری نەپێک بهێندرێ ئەمە بۆ ئێران چمانایەکی هەیە نامن پێم وایە بۆ ئێران خەتەرە خۆی بە خەتەری دەخوێتەوە چونکە ئەم پرۆسەیە کە دەستی دراوەتێ پرۆسەیەکە هۆکارە بۆ دەرپەڕاندنی بەشێک لە شیعە لە ناو حکوومەت بە ناوی زۆرینە و ئەو بە شەش کە دەردەکرێت دەتوانین برێن لە دەستەڕاست و پشتیوان و هاوپەیمان لەگەر کۆماری ئیسلامی ئێرانی بۆیە وا حاسان نییە و ئەگەر سەیری ڕووداوەکانیشکەن لەم چەند ڕۆژەدا کۆمەڵێک ڕوودا لە ناوچەکەدا ڕوویداوە لەوەی کە موشکبارانی سعودیە موشکبارانی ئیمارات و مەسەرەی ئەو چالاکیی داعش لە سووریا کردیان ئەمانە هەمووی دەکرێت پێکەوە بەستێتەوە کە بێتە فشارێک بۆ سەر ئەوانەی کە تەداخل دەکەن دەست هاونە ناو ریزەکانی عراقدا لە پێناوی دروستکردنی زۆرینە چکە زۆرینە یانی چی ئەگەر تۆ زۆرینەیەکت دەوێت لە پێشەوە ئەبێ پەرلەمانێک لە عراق دروست بێت لە ڕێگای سازان و تەوافق بتوانێت دەستورێک دابنێ دەستورێک کاری پێ بکە کە مافی زۆرینە و کەمینە پارێزراو بێت واتە حکوومەت لە پرۆسەی دیموکراسیدا لەگەڕێکا دەستا و دەست بکەن ئەمەی ئێستا کە جەنابی مختەدا سەدر دەیڵێ بەو چەند کورسیە زیادەی کە هەیەتی کەوتۆتە هەڕەشە و گوڕەشە بە دادگاییکردن و بە لێپرسینەوە لەوانەیە کە لە ڕابردوو گەندەڵیان هەیە ئەگەر بێتە سەر ئەو پرۆسەی ئەوان بە ناوی چاکسازیەوە داوای دەکەن هەمویان دەگرێتەوە حتا خۆشیان دەگرێتەوە ئەوانەیە کە بیانوێ لە عراق حکومدان واتە کۆماری ئیسلامی ئێرانی دەرێ ئەم هێزانەی عراق ئەگە بکەونە قۆناغی پێکدادان و قۆناغی ئەوەی پارێزگاری لە خۆیان بکە بە هێزی کە هەیەە بە دڵنیایی عراق پشێوی تێدەکەوێت ئەو نائەمنیش ڕێکدانەوە دەبێت بەسەر کۆماری ئیسلامی ئێرانی چونکە وەکو هەموو لایەک پێ ئەزانێ ئەگەر تۆ پێوانەیەک بکەیت بۆ هێزێک لە ناو عێراقدا دەنجی چەندە لەگەر هێزێک لە ناو عێراقدا چەند کورسی هەیە ئەمە پێچەوانەی ئەو واقعیەتە هەیە کە ئەو هێزانەی کورسیان کەم هێناوە بە کوردستانیشەوە لەگەر ئەو هێزانەی لە عێراقدا کورسیان هێناوە لە ڕووی دەگدانەوە ئەوانەی کە نەیان هێناوە دەنجیان زۆر واتە سبەینی ئەو جەماهیرێک کە بۆ دەنگدان چۆتە سندوقی انتخابات و هەڵبژاردن دەنجی داوە بە بەولایانە قابلی ئەوەیە کە بجولێندرێن و بێنە سەرشەقام ببنە هۆکارێک بۆ ڕوخان ئەو ڕژێمە یا ئەو حکوومەتەی بە ناوی زۆرینە پرسیاری ترم دەبێت لەسەر پرسی شیعە و مەسەلەی مقتەدا سەدر و تان چەند نزیکە بەڵام باباسی هەرێمی کوردستان بکەن کە یەکێتی و پارتی زیاتر کورسیان هێناوە زیاتر دەرکەوتون ئەجینە هێزی تری شێ بەکەم و زیاد کورسی هێناوە بەڵام ئێران چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئایا ئەو چاوەی کە پێی سەیری یا ئەو چاویلکەی کە پێ سەیری شیعە دەکات پێی سەیری هەرێمی کوردستانیش دەکات یاخود تێڕوانینێکی تری هەیە من پێم وایە ئێران لە استراتیجەتی ئەوەیە کە هەمیشە وەزعیەتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خۆی ڕابێت واتە بە هەمان چاوێتە و چاو و بیر و هێزلی کە سەیری شیعە دەکات لە عێراق ناوێ ماڵی شیعە لە عێراق تێک بچێت بە هەمان چاویش سەیری هەرێمی کوردستان دەکات چکە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو بەڵانس و تەوازنە ڕابگرێت بۆ کۆماری ئیسلامی ئێرانی لە کاتێکا کە حکومڕانی عێراق دەکەن بەوەی چونکە ئەگەر کورد ببێتە تەڕەفی سونە سونە لە عێراق دەبێتە زۆرینە واتە بۆی کورد نەبێتە تەڕەفی سونە بە ناوی سونە وەکو کورد بمینێتەوە لە قازانجی ئێراندا واتە ئەو کاتە هەم کورد هەم سونە هەم شیعەدێک کە خۆی لە چوارچێوەی زۆربوونی کورد سونە شیعە زۆرترە بۆیە پێم وایە کۆماری ئیسلامی ئێرانی زۆر بە دیقەت تێڕوانینی هەیە بۆ ڕاگررتنی بارودۆخی هەرێمی کوردستان لە بەرژەوەندەکانی خۆی چگەر ئەوە نەکە ئەو جوگرافیەی کە هەیەی
پێم وایە کاردانەوەی زۆر دەبێت بۆ ئایندەی زۆر لەو مەسەلانە و لەو کێشانەی کە حتا لە کاتی ڕێککەوتنی پێنج بە ئیزافەیەک یا لە دوای ئەم ڕێککەوتنش بۆیە پێم وایە ئێران ئەو تایبەتمەندەتی کە بۆ کوردی حساب کردیە تا ئێستا بۆ کوردی حساب دەکات. بەڵێ مامۆستا نازم باز لەوە دەکرێت بەهۆی ئەوەی کە بەشێک لە کوردیان بە ڕاشکاوتر بڵێن پارتی چۆتە بەرەی ئەو ڕێککەوتنەوە کە ڕنگڕێژەکەی وەکو باز دەکرێت لە ئیماراتەوە کراوە و کۆمەڵی وڵاتی قلیمی و مبارەکەی کۆمەڵی وڵاتی نێودەوڵەتیشی تێدایە ئێران پامێکی هەڕەشە ئامێزی بۆ پارتی نرد بێت ئەمە ڕاستە یاخود دەیەوێت هێشتا نەگاتە کۆتایی گەمەکە نا پەیامەکە ئێستا نییە پەیامەکە پێش هەڵبژاردنیش کە جەنابی ئاغای قاعانی هات بۆ هەرێمی کوردستان لە بەغداوە هەم سەردانی هەولێری کرد هەم سەردانی سلەیمانی کرد هەر ئەو کاتە ئەو سەردەمە لە دوو بۆنەدا ئێمە گوتومانەکە ئێران پەیامێکی ڕاشکاوانەی نردووە کە تێکەڵبوون بە پارچەکردنی ماڵی شیعە لە عێراقدا بەرامبەر بە ئێران هێڵی سوورە و دەیانەوێت کورد خۆی دوور بگرێت و خۆشتان گوێ بز بوون چەندین جار کەشاندی لایەنە سیاسەکان یەکێتی و پارتی کە چوونەتە بەغدایە هەمیشە لە قسەکانی سەرۆکشاندەکان ئەو بۆ کە ئێمە نابینێت تەڕەب لەگەر هیچ لایەکە و داوای کردووە ئەم یەک ریزێ ڕابگیرێ بۆ تێکەڵ نەبوون بە لایەنە شیعەکان بەڵام ئێستا جیابوونەوەی برادەرانی پارتی بۆ هاوپەیمانیکردن لەگەر موقتەدا سەدر بەشێک لە شیعە وارووا لەگەر سوننە ئەمە خۆی شتێکی تازە دێنێتە گۆڕێ بۆیە پێم وایە ئێران جوولەی هەبووە و دەشیبێ لە ئایندەش کە نەیەلێ ئەم زۆرینەیە غالب بێ مسەیتر بێ دەسەڵاتدار بێ بۆ سیستەمێکی تازە لە عێراق. مامۆستاخوا دەمەوێت پرسیارە بکەم زۆر جار هەندێک خەڵک مەسەلەن باز لەوە دەکرێت کە مەسەلەن ئیسماعیل قاعانی یان هەر بەرپرسێکی تری باڵای ئێرانیان شاندەکانیان بە ئاشکرا و بەنهێنی کە دێن هەرێمی کوردستان تەنها سەردانی یەکێتی دەکەن ئایا سەردانی یەکێتی دەکەن یاخود سەردانی پارتی و یەکێتی وەک یەک دەکەن وەڵا ببوورە من ئەو ڕۆژەی کە سێشەبووی دیکە هاتمە هەولێر شاندی ئێرانی لە بەغدایەوە هاتنە هەولێر ئەنی پێشەوەی بستنە لایەکی و دوایە هاتنە باڵێ دوایە هاتنە سلێمانی لە سلێمانیش گەڕانەوە بەغدای و لە بەغدای جارێکی دیکە گەڕانەوە بەڵام نازانم بۆ هەولێر بیابووست. بەڵێ مامۆستا نازم کەواتە ئەوەی کە ئێستا هەیە یەکێتی لە دوێنێ لە کۆبوونی ئەنجومەنی سەرکردایەتی حزبەکەی داباسی لەوە کردوکە پارتی بەبێ گەڕانەوە بۆ یەکێتیان ببێ ئاگاداری یەکێتی چۆتە ڕێککەوتنێکەوە ئەمە وەکەوەی کە بەڕێزت باست کرد کە بۆ هەرێمی کوردستان بۆ ئێران گرینگە ئێران دەخاتە چ دۆخێک و چ مووقیفێکەوە من ئەوەی ئەیزانم تا ئێستا شاردەکانی کۆماری ئیسلامی ئێرانی لە کوردستانە ئەوجار لە هەولێرن یا لە سلەیمانی ئەویان بە دەقیقە نازانم بەڵام لە هەوڵدان کە نێرن ئەو تەبایەتێکچی بەڵام کە تێشی ستو من پێم وایە ئێران بۆ ئایندەی خۆی ڕۆلی دەبێت. باشە قسەیەکەیە کە پێشتر شاندێکی باڵای پارتی دموکراتی کوردستان کە لە ناویاندا کاندیدی ئێستای پارتی بۆ سەرۆک کۆمار جارێک سەردانی ئێرانی کردووە نەوعەنما زەمانەتێک دراوە بە ئێران لە هەر ڕێککەوتنێک پێت وایە ئەو زەمانەتە کافیە بۆ ئێران قەناعەت بە ئێران دێنێت یان شتێکی لەو بابەتە هەیە لە ڕاستیدا؟ من پێم وان نییە زەمانەتی لەو شێوە هەبێ هەر لایەک ئەوی تر دڵنیا بکاتەوە تەنها کۆبنەوەکان لەو چوارچێوەیە بووە کە جارە شتێک تاکید کراوەتەوە کۆماری ئیسلامی ئێرانی پەیوەندەکانی خۆی بەهێز دەکات لەگە هەرێمی کوردستان بۆیە داوا لە لایەنە سیاسەکانیش دەکات کە پابند بن بەو بەڵێنانەی کە داویانە بە کۆماری ئیسلامی ئێرانی کە تێکەڵی تێکدان یعنی کەلیمەی تێکدان بەکاردێنم کە تێکەڵی تێکدانی ماڵی شیعە نەبێت مەفهومی ئەو تێکدانە چییە؟ مەفهومی ئەو تێکدانە چیە مامۆستا نازم ینی لای ئێران کە ئەوشی تێکدان مەفهومەکەی چییە؟ ئەوەنێ من بۆت باز دەکەم تۆ بچی بە تەرەفی جەماعەتی چوارچێوەی هەماهەنگی بۆ پشتیوانیکردن یەکێتی بیکات دژی جەماعەتەکەی تر ئەمە دەبێتە تێکدان چونکە ئەبێ یەکێتی و پارتی پێکەوە هەوڵ بدەن ناوماڵی شیعە چاکەن
بەداخەوە مەسەلا ئەوەی کە ئێستا دەیبینین ئێمە لە زیاتی هەوڵ بدەین ناوماڵی خۆمان چاکەین سیرەکەین پێچەوانەکەی ڕاست. کەواتە بابەتێکی تر هەیە گەر بەو شێوەیە بەردەوام بوو نەتواندرا ماڵی کوردی یەک بخرێ و بە هاوبەشی بڕۆنە بەغدا و کاندیدێک پێشکەشکەن هەرێکیان بە دیوێکیان بە بەشێکدا کەوت بەڕاستی ئمە بەرنامە بۆ بینەر دەکەینەوە ئەمە نووسین و پرسیاری بینەر و چاودێرانی سیاسی تەنانەت ینی باز لەوە دەکرێت کە ئێران لە بەرامبەر ئەوەدا ڕەنگە کاردانەوەی هەبێ ئەوەختە بۆ هەموو هەرێمی کوردستان خەڵک ترسێکی هەیە لەو بارەیەوە کە بە هەر شێوازێک بێ کۆی لە ڕووداوەکانی لێکەوتەی ڕیفراندۆم ڕوویاندا دووبارە هەندێک ڕووداوی هاوشێوە بەسەر هەرێمی کوردستان دێت لە بەرامبەر ئەوەی کە بەرامبەر وەکو تێکدانەی باست کرد لە ماڵی شیعە دروستی کردووە کورد. من لە چوارچێوەیەکی گشتی ناوچەکە سەیری عێراق و ئێران وڵاتانی تر دەکەم. ئەگەر تۆ دیقەت بکەی عەرەبستانی سعودی و ئیمارات و کۆمەڵی دەوڵاتی عەرەبی تورکیا لەولای ئێران لەملا ئەمانە هەمووی چاویان لە عێراقە و هیچ کامێکیان وەکو پێویست بچنە حەز نەکەن عێراقە چیوا بەهێسە بێ کە جارێکی تر بگەڕێتەوە بۆ مێژوو ڕابرد و کێشە بۆ کۆماری ئیسلامی ئێرانی دروستکرد یا پەلاماری کوێت بدەن یا کێشە بۆ سعودیە دروستکردن یا بۆ سووریا و حتا بۆ تورکیاش. لەبەرەوە ئەو مەوزوعانە زۆر حساب و لێکدانەوەی هەیە بەوەی چ دەورێک دەبینن کە نەیەلن ئەم پرۆسەیە سەر بگرێت لە پێداوی دەرکردنی لایەک بۆ لایەنەکانی تر. بۆیە پێویستە کورد تەجروبە وەربگری. ئێمە دیمان لە ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم دوای ڕیفراندۆمیش یعنی پێم وایە بە پێی هەندێک سیگنال کە ئێمە گوێمان لێ دەبی وا هاسان نییە بۆ کۆماری ئیسلامی ئێرانی تێپەڕێ ئەو لایەنەی کە سەر بە ئەوە لە کاتێکا کە بیەوێ و توێژەکەی بەرە سەرکەوتن بڕوە لە مەسلەی 4 بە ئیزافەیەک تا ئێستا ڕوان لە پێنج بۆ بە 4 بە ئیزافەیەک بێ ئەمریکا نەتوانێ ئەمن و ئاسایش لە دەورە پشتی خۆی دروست بکات. بکە تۆ بزانە ئابوو ڕێمە ئیسرائیلشمان لەبیر چوو باسی بکەیت. هەموو ئەم وڵاتانە چاویان لەوێ نە عێراق بەهێزبی و نە ئێرانیش بەهێزبی واتە ئێرانیش نایەوێ بدۆڕێ و بکەوێتە ژێر چێفی هیچ کامێک لە وڵاتانە بەرژەوەندەکانی خۆی ڕەچاو نەکات. واتە ئێران لە هەموو فاکتەرەکان دەگەڕێت. لە پێشەوە فاکتەری بە قووەتکردنی ناوماڵی شیعە دووهەمیش فاکتەری بە قووەتکردنی ناوماڵی کورد چکە کورد بە بەشێکی استراتیژی دەزانێت بۆ سیاسەتی دەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە واتە پێکەوە بەستراونەتەوە و هاسانیش نییە دەستکەوتێک بە درێژایی تاریخ ئێران هەوڵی داوە و خۆشی دەور و ڕۆلیشی هەبووە لەم فیدرالیزمە کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقەیە وا بە هاسانی وەکو کێکەکی ئامادەکرا و پاک بیداتە دەستی جەماعەتێکی تر بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاریبێنی. ئێمەی کورد هەمیشە لە ناو جوگرافیەیەکی ناوچەکە داین کە ئەو جوگرافیە مەحکومە لەسەر کورد بەر لە هەمووان هەمە بێ حساب و ئێران بکە هەمە بێ حسابیش بۆ تورکیا بکە. ینی ئێمە نابێ هیچ لایەک لە وڵاتانە دیارە خۆشمان حساب بووینەتە بەشێک لە عێراق و بەشدارین لە عێراق واتە لە عێراقیش ئەبێ حساب بۆ ئەوانە بکەین ئەوانەی هاوپەیمانیان لەگەڵ دەکەین ئەوانن کە بە درێژایی تەجروبە و ئەزمموی ئەو چەند ساڵەی کە دوای سەددام کە حکوومەتی تازی عێراقی هەبووە لە قۆناغە جیاجیەکان هەڵوێستیان چی بووە بەرامبەر بە کورد هەر یەک لەوانە ئەوە تا گوێمان لێ یەک دەرێ پێشمەرگە میلیشیایە و یەک لە کاتی خۆی دەگوت دەبێ ئێمە هینی ئەقلیمی کوردستان تێک دەین و یەک دەهاتە سەد تەلەڤیزیۆن فاتیحای بۆ سەدام حوسێن دەخوێن کە ئیعدام کرا. یعنی تۆ سەیری کە لەم جێژاوەیەی کە ئێستا هەیە لە ناو سیاسەکانی عێراق بەداخەوە لەوەی کە ئەوەندەی بۆ بەرژەوەندی دەرەچی یا بۆ بەرژەوەندی خۆیان کار دەکەن ئەوەندە بۆ بەرژەوەندی میلەتەکەیان کار ناکرێت. لە هەمویان زیاتر ئەوجا خەڵک کەیفی خۆیەتی ڕێیەکەی من چۆن حساب دەکات لەسەر نازم بۆ ئێران وێنەری ئێران هەرچێکەیە بەڵام لە هەمووی زیاتر لە قۆناغە جیاجەکان زیاتر ئێران پارێزگاری لەو کیانەی هەرێمی کوردستان کرد بە دەلیلە چی هاسە کاتێک ریفراندۆم کرا ئەو هەموو تهدیدەی ئێران کردی بەڵام یەکەم وڵاتیش جەنابی حاجی قاسم چوو لە بارزان ڕێککەوتنیشی تازەی لەگە جەنابی کاک مەسعود کرد واتە بە چاوی ڕابردوو سەیری نەکرد
بە چاوی داهاتوو بۆ داهاتوو جارێکی دیکە لەگەل کورد و لەگەل لایەنەکانی تر لە یەکێتی هەروە عینشت لەگەل لایەنەکانی تر عینشت بۆیە کورد زۆر پێویستە دقت بکە هەڵەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە و دراوسەکانیشی بە گرنگ بزات ئەوانەی کە لە بنەوە یارمەتی کوردیانەدا بۆ مەبەستێک هەر ئەوانش پلان دەجێڕن بۆ ئایندەیەکی تر کە لە بەرژەوەندی خۆیان دابی برادرینە ئەمە مەسەلەم 2023 مان لە پێشە 2023 لە کاتێکە ڕێککەوتنی سایکس بیکۆ مدەتەکەی تەواو دەبێت کە زۆر لە برادران دەیانگوت ئێکسپایر بۆ نەیان دەزانی ئەمە لە قازانجی تورکیایە باشە ئایا تورکیا بۆ 2023 چۆن خۆی ئامادە دەکات بۆ چۆن بەرامبەر بەو ڕێککەوتنە بۆ نوێکردنەوە یا بۆ بەردەوامبوونی حساب بۆ گەلی کوردەکان ئەوانە هەمووی خەتەرن لەسەر ئایدەی کورد من دڵنیاب دەکەمەوە جارێکی تر وای دەبینم ئەگەر کورد ناوماڵی خۆڕێک نەخە بە دڵنیایی ویفاقی ئیقلیمی واتە ئاشتەوایی ناوچەکە جارێکی تر بە زەرەری کورد وەرسە حسابی کورد تەواو دەبێت ئێمە ڕێککەوتنی ئەلجەزایر فەقەت لە بینی شاهنشای ئێران و لە بینی سەدام حوسێن بوو بەڵام ئەم جارەی بۆ هەیە بەهۆی هۆکارە دەرەچیەکان کە ڕۆک و ئێستا ئەیبینی لە ڕێککەوتنێکە لە بینی هاوپەیمانی سێقۆڵی کە دروست بووە لە عێراق چەندین هۆکاری دەرەچی هەیە ئەم جارەی بار هەمویان ڕێک دەکەون لەسەر ئەوەی کێشەی کورد بەو لایەدا بەرن کە جارێکی دیکە زیندوو مامۆستا گرینگە بۆ ئێمە بتوانانی سوود لەم ئەزمونە وەربگرێت بەڵێ مامۆستا نازم مەسەلەن یەکێکتر لە پرسیارەکان بۆ ئێران کە ئێستا یەکێتی و پارتی زیاتر لەسەر پرسی سەر و کۆمار ناکۆکن کە بۆ چێ بێت بۆ ئێران مەنی بۆ پارتی بەیان بۆ یەکێتی بێ گرفتێکی هەیە ئێران بە شێوەیەکی گشتی کوردی بەلاوە مهمە بە پارتی و بە یەکێتیەوە بەڵام بە دڵنیاییەوە هەر لایەک پێچەوانەی ئەو خواست و سیاسەتانە ئیشکە کە لەگەڵ سیاسەتی ئێران کۆ نابێ و یەک ناگرێ بە دڵنیایی پشتیوانی ئەو لایەنە دەکات کە پشتیوانی ئەوە بە بڕوای من ئەو ڕابردووی کە هەبووە و ئێستاش ئەو ناکۆچی کە هەیە لەسەر بربژێکردنی دوو کاندید دوو بربژێر بۆ سەر کۆمار هەو سیناری 2010 کە تازە دەبێتەوە کە لە بیرشتان بێت 2010 سەرۆک فراکسیۆنەکانی شیعەکان هەموویان ڕێککەوتبوون بە پشتیوانی لایەکی ئێرانیش کە دەک بە دکتۆر فواد حوسێن بەڵام لە کاتێکە بەرز دکتۆر بەرهەم چۆن ناو هەڵبژاردنەکە بە پێچەوانەوە ئەو دەنجیهێنا واتە زۆر شت هەیە کە دەکرێت لە ڕوانگەیەکە واسەی بکرێت کە ناکرێت کۆماری ئیسلامی ئێرانی لە ڕۆڵی خۆی کەم کاتەوە لە پێناوی کارێک پێچەوانەی سیاست و خواستەکانی خۆی بێت من پێم وانییە بێدەنگ بێت بەڵێ کەواتە ئەو قسەی هەندێک لە نووسەران هەندێک لە خەڵک دەیکا و مەترسی هەیە ڕەنگە بۆ تورکیاش مەسەلەن ئەگەر تورکیاش بە شێوەیەک مەسەلەنیان عراقیش کە لە ڕێفراندۆم بینیمان بەغدا بە و لەرزۆکی خۆیەوە هێزی هێنا تا 150 خاچی هەرێمی کوردستانی لە دەستی کورد دەرهێنا کەواتە ئەمە ئێمە لە بەردەم مەترسیەکی ترین ئەگەر ناوماڵی کوردی بە خێرایی ڕێک نەخرێتەوە من پێم وایە مەترسێکی زۆر گەورەترە و ئەو مەترسێش کە مادام کە خۆت باسی دەکەیت دەستی دەرەچی لە بابەتی ئیمارات و عەرەبستان و ئەو وڵاتانەشی کەوتە ناوێ بۆی جارێکی تر عێراق دوورکەنەوە لە هەندێک مەترسی ئەوەی لە بەردەممانە خۆ سیناریۆیەکی تریش باش دەکرێت لەوەی کە فیدرالیزمێکیش بۆ ئاهلی سوننە دروست بکات ئەو فیدرالیزمی ئاهلی سوننە هۆکارێک نابێ لەوەی کە پێشتر سیناریۆیەکە بوو باز دەکرا کورد و سوننەی عێراق و سوننەی سووریا یەک بگرن ئەم سێ پارچە سوننە بە ناوی دەوڵەتێکی ئاهلی تەسەنن حکوومەتێک تەشکیل بکەن و حتا ئەوەی من لە بیرمە ئەو کاتە باز لەوەش دەکرا کە جەناوی کاک مەسعود بکرێت بە سەرۆکۆماری ئەم وڵاتەی کە دەوڵەتی سوننە دروست دەبێت ئەم سیناریۆیانە هەمیشە هەبوو دەشبێت و ئێستاش ئەگەر دیقەتکەن باسی دەکرێتەوە جارێکی تر ئەمە خەتەر بۆ عێراق نییە خەتەرە بۆ کورد لە ڕێگایەکی ترەوە کورد دەبەنە ناوپارچەیەکی تری مەزهەبی سوننی عەرەبی عێراقی یعنی هەموو ئەو احتیمالانە هەیە واتە ئەگەر ئەوەش دروست ببێ هێزی سوننە جارێکی تر بە وابەی شەرقی دەرگای ڕۆژهەڵاتی بۆ خۆی دێنێتە سەر مەرجەکانی ئێران
کەواتە ترس بۆ ئێران زیاتر دەبێت هەموو ئەو بابەتانە کە باسی لێوە دەکرێت هۆکارە بۆ ئەوەی بە چاوێکی تر سەیری کورد و عێراق بکەن نەبێلن لە عێراقا شیعە و شیعە یەک ببێ و نەک بهێلن لە عێراقا سونە و سونە هەموو یەک بێ و نەش بێلن کورد و کوردیش لە عێراقا هەموو یەک بێ واتە گرنگترین شت هۆشیارانەترین شت بۆ گەلی کورد یەک ریزی ناوماڵی خۆیت وەکو ئێمە دەڵێن با سونە یەک بن کە ئەمانە دوژمنی تاریخین لەگەر کووردا هەندێکیان ئەیگوت ئەو دەستەم ئابرم جارەکی تر بۆ من بۆ فدرالیزمی کورد ئیمزا بکەم ئەوانەشیان تێدایە کەواتە بۆ باشتر نییە خۆمان خوێنمان پێکەوە داوە خەباتمان پێکەوە کردیە چاکە و خراپە لە شاخەکانی کوردستانە لە دەربەدەریە خۆمان یەکتر بین بۆیە ئەوانە زەفەر بە ڕیزەکانی کورد نەبن مانسەب چییە؟ 4 ساڵ تۆ ڕئیسی جمهوری 4 ساڵی تر یەکەکی ترە بۆیە گرینگە شکستی واتە شکانی هەڵبژاردن نەکەینە شکانی سیاسی یا سەرکەوتنی هەڵبژاردن نەکەینە شکستی سیاسی بۆ شتێکی تر چونکە شکانی سیاسی و شکستی سیاسی کۆمەڵێک کێشەی ئیجتیماعی و اقتصادی بەداخۆیدا دەینێ کە لە ئەنجامدا میلەتەکەمان بە شێوەیەکی تر هەراسان دەبێت واتە قەیرانەکان گەورەتر دەبن حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵ ئابووری سەر بەخۆی ئەعلان کردیە چی کرد ئێستاش بە نیوە مەعاش هەیە نییە بردن و ژین بۆ ئەم خەڵکە ڕەشوورتە سەرما گەرما کارەبای نییە سەرما نەوتی نییە ئەمە خزمەتی میلەتی ئێمە ناکە سیاسەتێک بێ هەم وڵاتانی دراوسێ لە خۆمان عاجزکەین هەم لەگەر وڵاتی عێراقیشە دەوڵەتی مەرکەزی عێراقیشە وەکو خۆی نەتوانین پشتیوان بۆ کورد بهێنینەوە لە فرسەتێکدا ئەمانە کە دەسەڵاتیان بەدەست بوو ئاڵگۆڕیان کرد سیاسەتیان لەگەر کورد نەگۆڕێ لەبیرتانە ئەمان گوت ئەگەر ڕفراندۆم لە کەرکووک بکرێ وەکو بەرمیرە باڕوود بە ڕووماندا تەقنەوە قەناعەتتان نەبی ئەو بەرمیرە باڕوودە هەمیشە هەیە و ئەژبێ ئێستا بەرمیلە باڕوودەکە چییە؟ ئێستا لەو دۆخە لە پێکێنانی حکوومەتی سێ سەرۆکایەتیەکە مەسەلەن ئەو بەرمیلە باڕوودە چییە کە بۆ کوردەیە کورد بۆ ئێمە مهمە ئاخە بۆ ئەو بەرمیلە باڕوودەکە چێ من باسم کرد یعنی ئەگەر کەوتنە سەر ڕێککەوتن و ئاشتەوایی ناوچەکە کورد فاکتەری یەکەمە بۆ دۆڕان و بۆ برنەوە یعنی ئەو دەوڵەتانەی نفوزیان هەیە لە ناو کووردە وان لێ دەکەن کە بە قسەی بکەی قازانج دەکەی یا زەرەر دەکەی لە کاتێکا تۆ پەڕەوازە بی هەر یەکە لەگەر لایەکە ڕێ دەکەوێت ئەوە تا دەرێ پارتی لەگەر تورکیا کورد پێشەتی لەگەر ئێران فلان لەگەر سعودیە فلان لەگەر سووریا هەر یەک لەوە ئەمە زەرەرمانە ئەوەی قازانجە بۆ ئێمە بۆ گەلی کورد تەبایی بینی خۆمانە پێ دوایە دەرفەتێک ماوە مامۆستا ناسم بۆ تەبایی بۆ یەخستنی خیتاب دەرفەتێک ماوە مەسەلەن هەم پارتی شاری لێ ناکرێ هەم یەکێتیش بتوانن بۆ خۆیان بگەنە ڕێکەوتنێک کاکە بۆ دەماوە مەمانان بە پێی تەمەنی درێژیمان لە ناو حەرەکەیەکە هەین چەند جار شەر بووە چەند جار ئاشی بووە من پێم وایە دوێنێ کە ئیتیفاقی واشنتن کرا مەدام ئۆبرایت بە مامجەلال و کاک مەسعودی دەگوت تۆقە بکەن ئەی بۆ کردمان لەوێ ئەی بۆ ئێستاکە میلەت پێمان دەڵێ بیکەن بۆ ناکەین بۆچی لە پێناوی سەرۆک کۆمارێکە خۆمان ئاگرێکی نەخوازرا و کێشەیەکی نەخوازرا و بخینە ناو میلەتەکەمان کە خۆشببین نەبین لە کاتێکە تازە تۆزێک خۆشمان دەهاتەوە بەر کە دەکرێت وەفدی یەکێتی و پارتی پێکەوە بستنە بەغدا ڕێکەوت بکەن لەگە عێراقا بۆچی بۆ دابینکردنی مافەکانی گەلی کورد نەک بۆ ئەوەی چێمان دەبینە سەرۆک کۆمار ئەوە بوویە وەکو ئێستاکە ئەڵێ مامجەلال چی کرد دکتۆر بەرهەم چی کرد دکتۆر فوعاد چی کرد بەیانی کاگوشاریش دێتە ڕیزەرن جەنابی کاگوشار جەنابیشت چیت کرد بۆ گەلی کورد باشە بەر لەوەی کە من خۆم ئامادە بکەم بۆ ئەو پرسیارە لە بەربژێرەکەی تۆ خۆت ئامادە بکە بۆ ئەو پرسیارەی کە برین چەپڕەمان لێدا هەمومان پێکەوە ئەومان واتە قازانج بۆ هەمومان زەرەریش بووە بەو پێ بکە ناوی کاک هۆشیارەهێنیت مەسەلەن پێت وایە ئەگەر بەو شێوە بەردەوام بڕوات لە ناو ئەنجومەنی نوێنەراندا کاندیدەکەی پارتی سەردەکەوێت
من پێم وایە احتیمالە هەمان تەجروبەی ساڵی 2010 دووبارە زۆر باشە کاک مامۆستا ناسم، یعنی ئەگەر پێ وەکۆی باز دەکرێت وەکۆی لە بەیانەکەی یەکێکیش بە مباشر و غێر مباشر هاتووە پارتی پێشوەختە چوو بێتەوە ڕێکەوتنەوە، پێ دوایە ینی بتوانرێت بێتە دەرەوە و تەبایی ناوماڵی کورد بپارێزرێ؟ من هەموو پرۆسەیەکی ئاشتی و برایەتی و تەبایی پێم وایە لە هەموو کات و ساتێکە لە بەردەمی هەمومانەیە. لە کاتێکا جەنابی کاک مەسعود و مامجەلال پێکەوە چوونە ئەملا ئەولانی سەدامی هەماس کرد بۆ نەبۆ خوێنی بارزانیەکان بوو نەبۆ خوێنی ئەنفالەکان بوو بەتەنها بۆ هەموو سەروەریەکانی کورد بوو کە پێکەوە بتوانن کورد لەو میحنەتە ڕزگار بکەن بەرەوە ئاشتی بەرن کە لەوە زیاتر خوێن نەڕژێ بۆ مافەکانی خۆشیان دابی بکەن. مەگەر ئەوەی کە کراوە ڕوویداوە لە زمانی پێشوو زۆرترە یا کەمترە لەوەی ئێستا کە ئێستا چییە؟ ئێستا تەنها لە ڕووی سیاسی قسەوە ئێمە جۆرە لە داحەزی و دژایەتی مالەگەی قسەش ئاسانە تۆ دەتوانی قسەیەک لە من قسەیەک لە تۆ بۆ باشکردن قابل لە ڕێککەوتن. من پێم وایە هیچ کاتێک ئەگەر ئیرادەی سیاسی سەرکردایەتیەکانی سیاسی گەلی کورد بە هەموو لایەنە سیاسیەکانەوە واتە بە یەکگرتوو بە کۆمەڵ بە گۆڕان بە نەوەی نوێ هەرچی هەیە واز لە بەرژەوەندیە تایبەتیەکان و حیزبەکانی خۆیان بینن سبەینی ڕێککەوتنیی دروست دەبێت چونکە تەجروبەی تاریخی تا ئەزمونونەکان ئەمەی نیشانداوە کە لە قۆناغە جیاجەکاندا ناچار بوویت لەگەر دوژمنەکانت مساومەت کردیە و توێژت کردیە و لە پێناوی ئەوەی کە مافەکانی خۆت وەربگری خۆ قوربانیدان ئەیدەیت بۆچی بۆ ئەوەی دەستکەوت وەربگری واتە لە هەر ڕۆژێک کاتەوە بتوانی زەرەر کەم بکەیتەوە بۆ قازانجە بۆ گەلەکەت و بۆش. مامۆستا باسێکی تر دەکرێت کە ئێران بەهۆی ئەوەی کە لە ئێستادا لە ڕێکەوتنی ئەتۆمیدا یاخود لە گفتوگۆی پرسی بەرنامە ئەتۆمیەکەیدایە ئالۆزی لە لوبنان هەیە لە سووریا هەیە و عراق لە بەردەم ئالۆزیە مەسەلەن لە یەمەن بە جۆرێک لە جۆرەکان هەموو ئەوانە ڕەنگە مەسەلەن پاشەکشەیەک لە عراق هەبێت لەلایەن ئێرانەوە ئەمە دروستە ئەم بۆ چوونە؟ نامن بە پێچەوانەکەی دەبینم یعنی ئەم کارانە کە ڕوو ئەدەن هەمیشە لە کاتی وتوێژکردن بەشێکە لە کارتی فشار هاتە زۆر بۆ ئەوەی کە بتانی لەو بوارانەی کە پێویستی بە قسەکردنە لەسەر ئاسایشی ناوچەکە هەر کەسە توانای خۆی پیشان دەدا لە چێ ڕۆڵی هەیە بۆیە مەسەلەن ئێستا هەرچێک بێ ئەو چەند موشەکەی بە عەرەبی سعودی و بە ئیماراتەوە نادراوە پێیانەوە ناوە هەمووی دەڵێن حوسیەکانە هەموو لە چش حوسیەکان گوناهبار دەکا یا بەڵێ ئێران تاوانبار دەکا بۆی پشتیوانە لە حوسەکان واتە لە کاتێکا و توێژ لەبینی ئیمارات و عەرەبستان و ئێران بووە حتمما باز لەوەش دەکرێت کە بە هەموو لایەشیان ئارامی دروستکە بەڵام لە کاتێکا کە دێ عێراق لە شێکی وا دروست دەبێت واتە ئێران هەڵدەستێتەوە وەکو ئەوەی دەڵێ پێچەوانەی قسەکان پێچەوانەی ڕێکەوتنەکان بۆیە من پێم وایە ئەمڕۆکە لە ناوچەکە هەر ڕووداوێک ڕوو ئەدا ڕنگدانەوەی ئەبێ بۆ سەر و توێژەکانی ئەمریکا و یا باشترە برێن چوار بە ئیزافە یەک لەگەر ئیران چکە ئەمریکا جارێک لە دەرەوەی ئەو کۆمیسیۆنەیە بەڵام دوور بە دوور نزیک خۆشی بەشدارە بۆ ئەوەی بتوانن ئەو ئارامیە بێن نەکایەوە کە جارێکی دیکە بە تەحریکێک بە قورمیشێک کورد لە ئێران کورد لە تورکیا کورد لە سووریا کورد لە عێراق نەبێتە مایەی ئەوەی کێشە بۆ ئەم وڵاتانە دروستکە ببێتە هۆکار ئەمریکا غاردە و فەڕەنسا غاردە و ئێران غاردە و تورکیا غاردە و عەرەبستان غاردە و هەروەها بۆ شیعەش عینیشتە قسەیەکی تر دەکرێت بەهۆی مامۆستا نازم قسەیەکی تر دەکرێت بەهۆی ئەو هەموو جەبهانەی کە لە ئێران کراوەتەوە ماوەی زۆری شەکە لە ژێر ئابلۆقەیەکی ئابووری قورسدایە مەسەلەن باز لەوە دەکرێت کە ئەمە ئەم یاریەی ئەمجارە بۆ پاش ینی پێچێشانەوەی ئێرانە لە عێراق پێت وایە ئێران تااقەتی ململانەی مابێ لە عێراق یان هێشتا بەرنامە و پلانی ماوە لە عێراق من قسەیەکت بۆ کەم زمانی خۆی کە شەڕی ئێران و عێراق ڕوویدا
وەزیری خارجی و کاتە بیرم نەوە بەڵام ئیمام خومینی پرسیارە چیە دەکە ئەو پێی دەڵێ دەرێ شەڕەکە قورسە و دەرەوە دژمانن ئاسان نیە ئەمە ئەو شەڕەمان پێ بکرێ قەناعەت ناکەم لە بینی 6 مانگ بۆ ساڵێک زیاتر ئەو شەڕەمان پێ بکرێت ئیمام لێی دەپرسێ باشە ئەم شەڕە ئەگەر بمانەوێ بەردەوام بێ فقط بە نان و چاو شەکر چەند دەتوانین شەڕەکە ئیدامی پێ بدەین دەڵێ زۆر دەرێ بڕۆ بۆ زۆر واتە ئێران لە ململانەیە پشووی درێژە پشووی درێژە ئەدی چەند ساڵە ئەو هەموو شەڕی کردیە ئەو هەموو ئابووقەی لەسەرە کە دۆلاری ئێرانی من لە ئێران بووم بە 500 تومەنی کڕیومان ئێستا دۆلاری ئێرانی بە 2500 تومانە بزانە چەند بەرامبەر هەڵساوە وانە ئێ باشە هەر هەخو خۆشیەتی تۆ دەچێ بازاڕی ئێران بە پێی هەندێک قسە و دەنگ و باس و ئەولاولا من بە عەقلیەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی سەیری کۆماری ئیسلامی ئێرانی ناکەم بە عەقلیەتی منطیق و واقعی کە لە جادەکانی ئێرانە دەیبینم ڕاستە گەلی ئێران برسیە ڕاستە گرانیە ڕاستە ئەگەر سەیری هەندێک شت دەکەی ئەڵێ بەیانی ئێران دەڕوخێ ڕام ئەگەر دەگەڕێەوە بۆ ڕابردووی ئێرانچێتی و یەکریزی ئێران بۆ دیفاعکردن لە ئێران دوو لە مەزهەبوو دیت من پێم وایە بە هاسانی ناڕوکێ بۆ ئێران پێی خۆی ناچێشێتەوە لە ژێر فشار ئێران هەتا ئێستا ئەگەر سەیری تاریخی ئێران بکەیت لە شەڕەکان دەتوانم بڵێم لە زۆری ئەگەر لە هەمووشیاننا لە زۆری دۆڕاوە لە درێژایی تاریخی ئێران بەڵام لە سیاسەت تا بدوێتەوە بۆ چونکە پشوو درێژە دەڵێ احتیمادی بەخۆی هەیە مامۆستا نازم وەکو دوا پرسیار بێت چەخولەکێکی کەمە ماوە دەڵێ هەموو جارێک گەر سیاسەکان لەسەر مێز نەگەیشتە نەتیجە لەسەر شەقام و لە جەبهەکان سەربازەکان یەکلای دەکەنەوە پێت وایە عێراق لە بەردەمەوە بێ کە مێزەکان کۆتاییان پێ بێ و بە هەر فۆرمێک بێ ئیتر ببێتە شەڕی ناوخۆی دە باشە ئەگەر خۆت زیینەوە هەبوو بەسی پێ دەقە تەواوی دەکەین دەگات شێت بەقی درێژمەوە بەڕاستی یادی مەسلەی ئەم بابەتەی کە لە گۆڕەیە بۆ ئێران نەمێزی گفتوگۆ درێژەی پێدا نەمێزی گفتوگۆش کۆتای پێدەینی ئەو شتە کۆتایی پێدەینی کە لە شوێنی هاوبەش دەگەن من پێم وایە ئێران بە پشووەوە هەتا ئەوڕۆ لە سەوتی ئەمریکای کوردی کۆمنتێکی زراگوتم مەشهورە دەرە ئێران بە پەمۆ خەڵک سەردەبڕی یاری ئەمە مەسەلەشی فارسیە سیاسەتەکەی من وای دەخوێنەوە چەند ساڵە خۆم بەپێی تەجروبەی کە هەمە ئەوە نزیکەی 20 ساڵە لە تارانم بۆ کاری سیاست و دیپلۆماسیەت تێکەڵاویم لەگەر هەموویە ئاسابیان سات ماتم توانای بافت و چنینی فەرشیان هەیە بە مانگ و ساڵ تا فەرشێگە درن هەر ئەوانە نەوەی ئەوانە سیاسەتیش دەکەن ڕوون بوو دوجار دوا سەرنجی مامۆستا نازم لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتیش پەیوەندی یەکێتی و پارتی پێت وایە بە لێکترازاوی دەمێنێتەوە یاخود لە وەکو دەڵێن لە دەقەی زیادکراودا دەگەنە نەتیجەیەک من وای دەبینم تا ئێستا هەمیشە کە لێک ترازاون دو لێک نزیک بوونەوەشەوە بەڵام بە ڕەچاوکردنی مافی یەکتر گری ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان پارتی بەمەبەستی خستنە ژێربار و ڕچێفی خۆی سیاست لەگەڵ یەکێتی یاەتی لەگەڵ پارتی نەکات واتە تەسلیم نەبوون بە ئیرادەی تاکو بەو ئیرادەیە کە خۆی فەرز دەکات بەسەر هەموو لایەکماندا ئەوەی ئێستا ئەیبینم نەتیجەی ئەو خۆفەرزکردنە ئەم جوداییە دروست بوو بەڵام جارەشی تر ئەگەر ئەم خۆفەرزکردنە بچێتە دەرەوە و هەموو لایەک بیر لەوە بکەینەوە ئەوەی قازانجە بۆ کورد یعنی یەکریزیە بۆیە من هیچ کاتێک ناومێد نیم یعنی کەسێک کە سیاسەتی کردبێ کەسێک کە پێشمەرگایەتی کردبێ لە هەموو ساتەکانە کە مەترسی هاتۆتە سەرێ ئومێدی لەو کاتانە زیاتر بۆ خۆ دەربازکردن بۆیە پێم وایە کورد پێویستی بە خۆ دەربازکردنە لەو چێش ناخۆیانە با یەک ڕیز بین شەڕی پۆز نەکەین شەڕی مافەکانی گەلی کورد بکەیت نەک لەنگ وەخدا لە هەر شوێنێکی کە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نازم دەباخ شارەزا لە کاروباری سیاسەتی ئێرانی هەروەک پۆستە فەرمیەکەشی نوێنەری
حکوومەتی هەرێمی کوردستانە لە تەهران نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆی وتی ماوەیەکی زۆرە تێکەڵە بە سیاسەتی ئێرانی. سوپاس بۆ بەڕێستان کە لە تارانەوە لە گفتوگۆیە لەگەڵ مامون. بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەم و لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.